تماشای بکن کیسی بونم علیکم راست کیسیه بێگومان بۆ سەرکەوتن لە ژیاندا چەندین ڕێگامان هەیە جا ئەگەر نەشمانتوانی ڕێگایەک بدۆزینەوە دەبێت بۆ خۆمان ڕێگایەک دروست بکەین و دوای ئەوەش گرنگترین شت بریتە لە دیاریکردن یاخود دەستنیشانکردنی ئامانج ئێمە دەبێت ئامانجمان ڕوون بێت لەبەرەوەی ئەگەر ئامانجمان ڕوون بوو ئەو کات ڕێگەی گەیشتمان بە ئامانج زۆر ڕۆشن دەبێت و بە ئاسانیش دەتوانین بە ئامانجی خۆمان بگەین. بەڕای من مرۆڤ لە ژیانی تایبەتی و کۆمەڵاتیدا پێویستی بە سەرکەوتنە و لە لای مژێک لە ڕێگاکانی سەرکەوتن کۆنتڕۆڵکردنی خودە و خۆگونجاندنە لەگەڵ ئەو کۆمەڵەیەکی کارتیدا دەکەین و بە دڵنیاییەوە ئەگەر تەماشای ڕابردووی خۆمان بکەین بێگومان هەڵەیەکەوە بۆ ئەوەی ئێمە نەگەیشتین بە سەرکەوتن و بەڕای من ئێستا بۆ ئەوەی کە تو سەرکەوتوو بیت پێویستە پابند بەو ئامانجێکە هەیت و دڵسۆزانش کارەکەت ئەنجام بدەیت. ئەو بۆرە سەرکەوتنی ئەوەنگۆ هەڵبژاردە بۆرەکی هەنووگەیە ڕاستی جێ خۆدایە ئیدیکە وەکی کۆمەلگاش وەکی تاک ئەو غەریزە سەرکەوتنی یاد لەشی هەمە ئادەمیزادێکیدا کە رەب العالەمین ئادەمیزاد خۆڵقیەت کرده ئەو غەریزەیە جسمێمەدا بەس ئەو غەریزەیە کۆ من نمونەکی دیباسکەین ئاڵتونی هەیە کە ئاڵتون تێت ناو قڕێدا ئەو ئاڵتونە بالضبط ئەو غەریزە سەرکەوتنیە و جسمێمە داخڵەوە هەیە بەس دەبێن بێ ئەو قڕەی سەلابە ئەو قڕە کودی لابردرێت هاوکێشەیەتە هاوکێشە بنیاتیە هاوکێشە ویست و ئامانجێت هەی و پلانە ئەو پلانە تو دادنی بۆ ڕێکی سەرکەوتنی لە ناو وێ پلانێ ئیدیکە دەی بنیاتە عقلی خۆکە بنیاتە جەسەدی خۆکە وەکی جەسەد وەکی جسم دوای دەی بڕیارە دەیت بزانە سەرکەوتنەکەت چ بۆرەکەیە قراری دەدەیت لە سەرکەوتنەکەی پاش ئەو بڕیاردانە خەڵکێک لە کۆمەلگای ڕوبڕووتە دەبێتەوە دەبێت تو تەحەدی ئەوانش بکەیت ئیدیکە بخو سەرکەوتن دێتە دەرێ دەبێتە ئاڵتونێکی نەخشێنرا و یە برسقەدار یە جوان ئەزوەکی ئۆفرەتێک باوەڕ بخۆبوون نک من ئەوە کە مرۆڤێک ئەم جار پشتی بخۆ گیرێدات و پشتوێنگیش کەسێنە نەرینی تەسیرێ لە لە خودی من نێتەکردن و ژیانە خۆ گیرینە دەم ئۆفرەتەکە دی و کێموکاسیە من یان ئەو کەس لێک من یعنی ئەوەکێ نگەتیڤ بیدن ببمە هەدەفا خۆ ئێهمال کەم ژیانە کەسێکی دیکە تەسیرە لە من بکات کەسایەتێکی دیکە ببمەنە خۆی دنیاوە دانای مشکی دا مرۆڤە کو مرۆڤ ئیش پێ بکات و باوەڕی بخۆ هەبیتن و تاکید لەوێ باوەڕ بخۆبوونش ئەرکی خێزانە زۆر گرنگە کو پشتا کەسایەتی بگریت پاڵنەر بیت کو بگێتە ئامانجا خۆ سەرکەفتی بیتن.